سڵاوی NRT و محەمەنوویتان لێبێ خۆشحاڵین ئەمڕۆژ لە ڕووماڵێکی تایبەت بە دیدارتان شادەبینەوە. تەوەری یەکەم ئەم ڕووماڵە لەسەر حکایەتی مێشە، بەڵام لەم حکایەتەدا کەس ناڵێ ناوی خوام لەبیر و کەسیش ناڵێ هاوڵاتیانم لەبیر. لەسەر دواخستنی کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای سلەیمانیە. کێ خەتابارە؟ کێ هۆکارە؟ بۆ ئەوەندە دوا دەخرێ؟ ئایا سلەیمانی بەم شێوەیە مامەڵەی لەگەڵدا دەکرێ؟ ئەی هەموو دروشمە جوان و باق و بریقە چیە بەسەر سلەیمانیە لەلایەن هەموو حیزبەکانەوە دەوترێ؟ ڕەنگە هیچ هاوڕێیەک و هاوکارێکی پیشەی نەبوو بێ لە ڕۆژنامە، لە ڕادیۆ، لە تەلەڤیزیۆن بەرنامە و تەوەریەکی بەرنامەکەی لەبارەی دواخستنی ئەنجومەنی پارێزگای سلەیمانیەوە نەبوو بێ. ئەوەندە لەسەری وترا و ئەوەندە لەسەری نووسرا، ڕەنگە ئێوەی بینەریش بە شێوەیەک لە شێوەکان بێزار بووبن. تەوەری یەکەمی ئەم ڕووماڵە لەبارەی کەی ئەم تیپە بڕیار دەدەن یاری بکەن و خزمەت بە سلەیمانی بکەن، یاخود حیزبەکان جارێ بڕیاریان نەداوە و ئەمانیش بۆ خۆیان لەسەر کورسی ئەنجومەن دانیشتون. بۆ ئەم مەبەستە میوانداری بەڕێزان، فەیسەڵ ئیبراهیم ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی لەسەر فراکسیۆنی خزمەت و هەروەها سێوە حەمە خزر ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی لەسەر فراکسیۆنی گۆڕان و ڕزگار حەمەنووری ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاسانەکەین. خۆتان بێزار نەبوون لەو هەموو دانیشتن و دواکەوتنە؟ بسم الله الرحمن الرحیم. سەردا زۆر سپاس بۆ جەنابتو بۆ بینەرانی بەڕێز. وەڵا ئێمە هەر لە سەرەتاوە خۆشحاڵە بووین ئەگەر پرۆسەی پێکێنانی حکوومەتی خۆجێی پارێزگای سلەیمانی بە شێوەیەکی ئاسایی و یاسایی لە کاتی خۆیان بگەشتاتە ئەنجامێک کە هاوڵاتیانیش سەرباری ئەو هەم کە بڵێ تەنگشە ئەو هەموو فشارێک کە لە هەموو لایەکەوە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە لایەک فشاری حکوومەتی مرکزی لە لایەک نەبوونی موچە، لە لایەک نەبوونی خزمەتگوزاری، لە لایەکی شەڕی داعش، لە لایەکە شەڕی کۆبانی و ڕۆژاوە سەرباری ئەو فشارانێمە خۆشحاڵە بووین ئەگەر خزمەتێک ئەمەش نەبوایەتە سەرباری ئەو فشارانیتە لەسەر هاوڵاتیان و بەتایبەتی هاوڵاتیانی سنووری پارێزگای سلەیمانی کە ئێمە لە لیستی لە فراکسیۆنی خزمەت پێمان وایە سلێمانی و خەڵکی سلێمانی شایانی خزمەتێکی باشتر و چاکترن، بەڵام بەداخەوە ئێمەش ئەوە نابینین کە کرابێ، بەڵام ئێمە لە فراکسیۆنی خزمەت ئەتوانین بڵین لە ڕووی ئیمانی و ویژدانی و خۆمان لەو ڕۆ بە مرتا حەزین کە ئێمە ئەوەی لە دەستمانات بێ بۆ بە ئاقارێکی باشابردننی ئەم پرۆسە درێغیمان نەکردەوە. ئێمە لە بەرزترین لوتکەی دەسەڵات و دەسەڵاتی هەردوو لیستی هاوبەشی ناو فراکسیۆنی خزمەت یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوەی لە دەستمان هاتبێ و توانی بێتمان درێغیمان نەکردەوە و خۆشمان بەڕاستی بە مقەسر نازانین لەوەی کە پرۆسەکە بە ماقاراز ژێنە سەرەوە. کەستان خۆتان بە مقەسر نازانن و هەمووشتان مقەسرن لەبەرەوەی تا ئێستا بڕیار نەدراوە. دروشمی بزوتنەوەی گۆڕان، خزمەتکردن و باشکردن و چاکردنی وەزعە. ئەگەر سلەیمانی مەبەستان بێ تەنها پۆستێک کە خزمەت بە شارێ بکە پۆستی پارێزگارە، یعنی بۆ بڕیار نادەن مادەم لایەنەکەی بەرامبەرتان، مادەم لایەنەکەی تر قەناعەت ناکەن لە پێناو سلەیمانیتە، ئێوە ناڵێن خزمەت بە سلەیمانیەکەن، ئێوە ناڵێن سلەیمانی تەهمیش کراوە، پەراوێز خراوە، ئیلە ئاخری ئەم جوملانی لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە. بۆ دەست بەداری ئەم پۆستە نابن و دنیای پۆستی تر هەیە توان خزمەت بەم شارە بکەن. سەرەتا سڵاو لێ و لە بینەرە بەڕێزەکانیش بەڵێ هەموو کاتێ دروشمی بزوتنەوەی گۆڕان دروشمی جێبەجێکردنی یاسا و سەروەریە. ئێمە کە هەڵبژاردنێک کراوە ئیترەوە هەڵبژاردنێک بووە خەڵکی تا چەندێ دەنگی بەلایەنەکان ناوە بەپێی خۆی سنوور و ئەرقامی دەنگەکان دیاری کراوە، بەڵام ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان کە دەنگمان هێناوە ئەگەر بە کورسێکیش زیاتر بێت خۆتۆ ئەگەر لە هەموو دنیاە ئەرقامی انتخابات چییە؟ ئەمە تۆ ڕێژەی دەنگە بە پێی دەنگ یەی معیاری پۆستەکانەکەی. پۆستی پارێزگاش پۆستێکی تەنفیزیە بە هەمان شێوە، یعنی ئێمە گەر لە سەرۆکایەتی حکوومەتی شەوە گەر سەیرمان کردایە ئەگەر پارتی 38 کورسی نێنایە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بۆ نابوو بە هەمان شێوە، یعنی حکوومەتەکەی عەلاویش کە دەوڵەتی یاسایە ئەویش زۆرینەی کورسیەکانی هێناوە بوویە ڕێز وزەرای بەرکەوتووە. لێرەشە
ئەمە زۆریشمان و تۆتەوانی عنی هەموو مالەوەیە هەموو کۆمەڵانی خەڵک ئەمە ئەزانێ ئەمە نەشتەکانمان دووبارە کردووەتەوانەیە ڕاستە وەکو وتمانە گەدەنگی پێویستمان نێناوە ڕاستە هیچ لایەنێکیش دەنگی پێویستی نێناوە بەڵام تۆ بەدیلت چییە تۆ لە حاڵەتێکە ئەگەر حەڤە نەهێنیت ئەی بەدیر چییە نابێ بێ تەوافق بکەی نابێ بین دانوستان بکەین لەگەڵ لایەنەکانە بەڵێ لەگەڵەوەشا کە حەڤە دەنگ هیچ لایەک نەیهێناوە بەڵام خۆ تۆ بێ خەیارێکی تر بکەیتە بەردەم دەرچەیەک خۆ تۆ دەربازبی لەو قەیرانە لەو گرێ کوێرێ بۆ دەستبەرداری و پۆستە نابن بۆ باشکردنی وەزعی سلەیمانی ئێمە چەند مانە دانیشتون و کۆبوونەتەوە کورسیەکتان پڕ کردوتەوە بەزیایە هەموو ئەم فراکسیۆنەکان کۆمەڵانی خەڵک ڕازی نابێ بەوەی ئێمە دەستبەرداری و کورسیە بین بۆ لایەنی بەرامبەرم ڕازی نییە کە کورسیە کەمتریشە بۆ ئێمە ڕازی بی کە کورسیە زیاتر یعنی فەرق چێ لەو بینە زۆر باشە کاک ڕزگار یەکێتی دەمێکە دروشمی یەکڕیزی و چەپکە گوڵەکە و حکوومەتی بنکە فراوان و ئێمە داهێنەری ئەم شێواز و مۆدێلی سیاسەتە بووین لە ئێستادا ماقولە دەستبەرداری پۆستێنە بێت کە ئیستیقاقی هەڵبژاردن گۆڕان کورسیەک لە ئێوە زیاترە ئەگە باوەتان بە تەداولی سوڵتە هەیە بۆ دەستبەرداری و پۆستە نابن بەڵێ سەرەتا منیش سوپاسدانەکەم بۆم دەرفەتە سوپاس بۆ بینەرانی بەڕێز سلااو و ڕێزم هەیە بۆ پێشمەرگە قارەمانەکان سلااو سەری ڕێزدا دەوێنن بۆ شەهیدان بە تایبەتی شەهیدانی ئەم کارە ساتانەی دوایی کاکە حەمە ئەوەی کە سێوەخان ئاماژەی پیا دیارە نمونەی ئەنجومەنی وەزیرانی هێنایەوە چ لە بەغا چ لە هەرێم ئێمە یاسایەکمانەیە یاسای ژمارە سێ دیارە زۆر لە دیدارەکانی کەولە ڕاگەندەکان باس کراوە ئەم یاسا تەحکومەکە بۆی کێ پۆستی سەرۆکی ئەنجومەن وە پۆستی پارێزگاری سلێمانی دیاری بکرێت بەپێی ئەو یاسا ئەو لایەنەی کە نەیتوانێت زۆری نەبێنێت نەتوانێت لە سا 50 زائیدێکی کورسیەکان واتە حەڤە کورسی حەڤەست دەنگ بەدەست بێنێ ناتوانێت پارێزگا بەرێ چ ئێمە چ ئەوان تەنان لایەنە کەمینەکان ئەوانەیە کە کورسیان کەمە دەستکراون بۆ ئەوە یعنی هەر لایەنێک بتوانێت بگاتە 50 زائیدێک توانێت ئەم پۆستە بەرێ لەبەرەوە ئەمە لەو حاڵە وەکو وایە بەڕاستی تۆ گەنجێک بچێ بۆ بازار پارەی پێبێ شتێک بکڕێ یعنی تۆ ئەگە ئەو پارەت پێ نەبێ بگەڕێتەوە چاوەڕێبی باوکی گەنجەکە پارەی زیاتری باتێ بەڕاستی ئێمە ئێستا چاوەڕێیەکە من وات تەسەورم وایە ئەبێت چاوەڕێ بکەین سەرکردایەتی سیاسی لیستەکان ئەم 5-6 لیستەی کە لە ئەنجومەنی پارێزگا سلێمانی بەڕاستی ڕێ بکەون کە ڕێکەوتن چاوەڕێن کاکە و دادە و خاڵەکانی دەرەوەی خۆتان ڕێ بکەون و کاتە بڕیارمان ئێوە ئێوە تەنات دەست بەرزەکەنەوە کاگ حەمەنووری مەسەلە دەست بەرزکردنەوە لە هەموو دنیا چ لە ئەمریکا چ لە ئەوروپا چ لە ڕۆژەڵات لە هەموو شوێنێک کە کابینەیەک هەمیشە حیزب خەڵک دەنگی بە حیزب داوە حیزب کورسی و پۆستەکان دیارەکە لە هەموو دنیا ئۆباما ئەگەر حیزبەکەی ئەگەر دیموکراتەکان زۆری نەبوونایە ئەیتوانی ئەم جارە لە بەسەر و کۆمار بێ گومان نەیەتوانی لەبەرەوە حیزب ئاراستەوەکە ئێستا دانیشت لە بینی حیزبەکانە کابینە حکوومەتێرەم کێ دایڕشت کێ دروستی کرد حیزبەکان تەوافقیان کردو خەڵک دەنگی نەیە بە مەکتەبی سیاسی و ئەندامی جڤات و ئەندامی مەڵبەند و لق و مەکۆکان دەنگیا بە ئێوە ئەبێ خۆتان ڕازگۆ بن لەگەڵ ئەو هاوڵاتیان مەبەستم تۆ نیە مەبەستم هەموو فراکسیۆنەکانە لەوێژ لە حکوومەتی هەرێمیش خەڵک دەنگیا بە برادەرەکانی پەرلەمان بە سەد کەسەکەی پەرلەمان هەروەکو ئێمە هاوڵاتی وڵاتە بوون ڕاستاریکی لەژێر سێبەروسای حیزبەکە و دواتر هەر پەرلەمان و حیزبە سیاسیەکان لە دانیشتنی خۆیانە پاکێجیانە بۆ حکوومەتیان دروست کرد لە عێراق بە هەمان شێوە هەموو حیزبە سیاسەکانی عێراق بە شیعە و سونە و کوردەوە لیستی خۆیان داشتی ئامادەن دەستبەرداری پۆستی پارێزگاری سلێمانی بن پێم وایە وەڵامە لای ئێمە نییە لای من نییە ئەو سەرکردایەتی سیاسە بەڵێ وەکو ئەنجومەن و توشمانە قسەشمان هەبووە وتمانە زۆر ئاساییە بەس هەدەف ئەوەی ڕێکەوین بۆی دڵی هاوڵاتیان خۆش ئێوە ئامادەن وەکو گۆڕان دەستبەرداری و پۆستە بن بە هیچ شێوەیە لەبەرەوەی ئەگەر وەکوتم کورسێکیش لە پێشەوە بین ئێمە دەنگ زیاترە یعنی کۆبوونەوەکان چەند درێژە بخانێ مشکلەتان نیە بەس دەستبەرداری و پۆستە نابن کاک محەمەد ئەگەر یەک دەنگ کەمتر بووینایە ئێمە ئەومان ناویست بە تەکید وەکو ئێمە خۆمان فراکسیۆنی گۆڕان بەڕاستی زۆر سربەستین زۆر مەخەوەلین هیچ کاتێ سەرکردایەتیەکەمان تەداخلی نەکردووە چی ئەکەن چی ناکەن یعنی ئەمەمانەیە بەڵام پێ دوای یەکێتی تەداخولەکە یەکێتی من ڕێزم هەیە بۆ کاک ڕزگار یعنی زۆربەی ئەندامەکانیشیان هەمان ڕێی ئێمەیان هەیە ڕەکانیان جوانە یعنی ئەوی سەر و خۆی حیزبەکەیەتی چونکە چەند ساڵم حیزبە بەدەستێتی ناوێت تەسلیمیکە ئێوە خۆتان بڕیارەدەن وە سووریشن لەسەرەوەی پۆستی پارێزگای سلەیمانی و محافظی سلەیمانی دکتۆر هەڤاڵە بوو بەکر بێن نقطە سەری دەر لای ئێوە بڕاوەتەوە لای ئێمە بەڵێ لەبەرەوەی ڕێژەی دەنگەکانمان زیاترە زۆر باشە وەڵام بدێ بەڵێ وەڵام هەیە بەڵێ لای ئێمە ئەوان خوان قەراریانەوە ئێمە ئەگەر تا ئێستا سەرکردایەتی سیاسی یەکێتی نیشتیمانی
قەناعەتی کولی نێنابێت کە دەستبەرداری پۆستی پارێزگار بێ ئێمە هەر یانزە ئەندامەکەمان لە فراکسیۆنی سەوز وتومانە بە مەکتەبی سیاسی بەلای ئێمەوە ئاساییە دەستبەرداری ئەو پۆستە بین 2 ساڵی یەکەم بە تایبەتی کە باز لە 2 ساڵ بە 2 ساڵە 2 ساڵ یەکەم بدرێ بە بەرامبەرەکەمان زۆر تەبیعە خزمەتی هاوڵاتین زۆر بەلامانەوە گرنگتر لەوەی کە 2 ساڵ یەکەم پارێزگار بوومە بێ ئێمە لەوە بە ئازادی ئەو قسەمان کرد. کاک فەیساڵ ئێوە یاریەکی عەجیبەکەن یاریەکی سیاسیەکەن هەندێک لای وایە بۆ خۆی بە شێوەیەک لە شێوەکان پشتان کردوتە دۆستەکەی معارەزەتان کە گۆڕان بوو وە چەندین ساڵ بەیەکەوە بوون 4 ساڵ بەیەکەوە بوون لە معارەزەیە و هەمیشەتانەوێت لینکێک و پەیوەندیەکی تون ببەستنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم یاریە سیاسیە بۆ دەکەن بۆ بڕیار نادەن یان بە یەکێتی یان بە گۆڕان. ئێمە کاک محەممەد ئێمە سیاسەتەکەن نەک یاری سیاسی من ئەرزی جەنابتیکەم 1-2 خاڵ بۆ ڕوونکردن یەکەم من لەگەڵەوە تەی دێ و قسەی کاک ڕزگارەکەم زیاتر کە ئەم بڕیارە پێویستی بە بڕیارێکی سیاسی لە ئاستێکی بەرزتر هەیە بۆ دڵنیای قسەکەش مفتی دانوستانکاری بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش من بە تەحەدایەڵێم یەک ئەندامی ئەنجومەنی تیانە جگە لە مامۆستا مەهدی لەبەرەوە ناکە ئەندامی ئەنجومەنە لەبەرەوە کە ئەندامی سەرکردایەتی حیزبەکەیەتی بە بزوتنەوەی گۆڕانیشەوە ئێمە دوای ئەوەی کە وەکو فراکسیۆنی خزمەت گەشتینە ئەو قەناعەتەی کە ئەم پرۆسە لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی چارەسەر ناکرێت پێشنیاری ئەومان کرد بۆ سەرکردایەتی و قیادەی خۆمان کە ئەم پرسە خۆی کێشەی یاسایی هەیە بەڕاستی لە ئەسڵا چونکە ئەوەشی کە ئێمە حەڤە دەنگ بۆ پارێزە ئەمانە بڕاونەوە یعنی وەکو تیکراروان بەڵام ئێمە بۆ سەرۆکی ئەنجومەنەکە پێویستمان بە حەڤە دەنگێ بۆ محافظ پێویستمان بە حەڤە دەنگ نییە شتێکی ئاساییە چونکە هەر دووکە سیاسی کەس دوای هەچ کامێکیان دەنگی زۆرینی هێنا ئاسایە توانێت بێتە پارێزگاری سلێمانی بەڵام ئەمە یاسایە بۆ سەرۆکی ئەنجومەنەکە پێویستی بە حەڤە دەنگ هەیە و ئەمە قسەی تیانە چونکە ئەمە یاسایە لەبەرەوە ئێمە لێرە تووشی کێشەیەکی یاسایی بووین و پۆستی پارێزگار ئێستا گرنگترە لە پۆستی سەرۆکی ئەنجومەنەکە ئەمە بۆتە کێشێک لە بینی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە جەنابتیکەم بۆ چوونێک هەیە دەڵێ لیستی خزمەت کە لە یەکگرتوو کۆمەڵایە سەیری یاریەکەی نێوان گۆڕان و یەکێتی دەکاوە دەبێ بەنزینیشی پێ و زوو ئاگرێکەش خۆ بە پێچوانەوە ئێمە معدل نەک دەبێ بەنزین دوو دەبە ئاومان پێ بە بەردەوامانەوەی کێشەکە ساردکەین و ئەمانەوە دەورێکی میانگیری باش بگەڕێن قەراردان ئێمە قەراری خۆمانمان ناوە قەراری ئێمەش زۆر وازح و ڕوونە چونکە ئێمە لە کاتێکا کە بۆ حکوومەتی عێراق هەر دوێنەکە ئێمە کۆبنەوەی لوتکە کراوە لە نێوان لایەنە پێنجانە سیاسیەکە ئێمە ئەزانین کە پۆستەکان لە بەغا بە نقطە دابەشکراون بە پۆینت بە خاڵ بەڵام ئێمە بۆی تەوافقی سیاسی لە کوردستان بکرێ ئەم سیستەمە لێرە ئیش پێ نەکات بە تەوافقی سیاسی کارەکرێت بۆ پێکەنانی ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە پێویست تەوافقی سیاسیمان کرد بۆ ئەنجومەنی پارێزەکان حکوومەتی خۆجەیی لە هەولێر و لە دهۆک ئێمە بەم سێ فراکسیۆنەوە کە هەرسێکمان ئێستا لێرە دانیشتن نوێنەری پارتی دیموکراتی کوردستان لێرە نییە کە پارتی لەوێ تشکیلی حکوومەتی کرد حکوومەتی زۆرینەی پێکێناوە ئێمە هەرسێکمان ڕەخنەمان لێ هەیە کەواتە ئەومان قبوڵ لێیە جا ئێمە شتێک بۆ خەڵکی بە قۆڕەوانە بین چۆن بە خۆمانی بەڕاو ببین ئێمە بین بمانێ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرخۆین و گۆڕان بکەین دەریا گۆڕان سەرخۆین یەکێتی بکەین ئەمە پرۆسەیەک ئەمە بە ئێمە ناکرێت ئێمە بڕیاری نهایی خۆمان بڕیارەکەتان لەوەیە کە خۆیان ڕێکەوتن بۆ ئێمە خۆیان ڕێکەوە ئەکاتە 12 زایدەن 23 کورسی 23 کورسی کاک محەممەد من جامێ ئەوە بۆ جەناب تەوزیح بەم بینەرانیش بەرچاویان ڕوونێ ئەگەر ئێمە سیاستمان بکرداوە یاری سیاسیمان بکردایە بۆ ئێمە باشتر وایە لەگەڵ یەکێک لایەنەکان ڕێک بکەوین و کۆمەڵی پۆست و ئیمتیازاتی باش بۆ حیزبەکانی خۆیان بەدەست بێنین و بشکێنە هاوڵاتیان بەڵام ئێمە بە پێچەوانەوە پشتمان کردوتە پۆستەکان پشتمان کردوتە ئەو دەستکەوتانی کە دەستمانەکەون ڕوومان کردوتە ئەو دوو لیستە کە پێکیان ئێمە لەبەر بەژۆندی گشتی هاوڵاتیانەوەکەین چونکە ئێمە ئەزانین ئەگەر کۆمەڵی پۆست بۆ خۆمان بەدەست بێنی لە لایەنێکیان پێ دەر عملەکە هاوڵاتی سیاسیت ئاگاداری لە سیاست تا شتێک نییە لەبەر خاتی عام و خێری گشتی و منفعە و لەو دنیا لە پردی سراتمان پەڕێنێتەوە ئێوە سیاسە دەکەن خۆت وتت سیاستکردنیش بریتە لەوەی مەساڵح و بەرژەوەندی و سوودگەیاندن بە حیزبەکە یعنی ئەمە بۆکەی بۆ یەکێتی و گۆڕان ڕێکەوەیتە خۆتان بڵێن الحەمدولله دو حیزب ڕێکەوتن کاک محەممەد بە جەناوە بڵێم سیاست بەو مەفهومەی کە خەڵک پێوتێ کە مەسەلەن کە مەفهومێک هەرچە من خۆم بۆ خۆم ئەمە یعنی کاڵەن سیاسەتی مایکیاڤیلی من لەوانەیە ڕێیم بەرامبەر سیاسەتی مایکیاڤیلیش بۆ شێوەیەک کە خەڵکەیەڵێ بەڵام ئەگەر مایکیاڤیلیانە بیر بکەیتەوە کە تەنها بەدوای بەرژەوەندی و منفعەتی حیزبی خۆتا بگەڕێ فعلەن ئەبێ سیاست ئەوە بێکەیەکی بەڵام بەڕاستی ئێمە سیاسەتی مایکیاڤیلی جێبەجێ ناکەین خەڵک بۆ دەنگیاوە لیستەکەی بۆ ئەوەی نوێنەرانی حیزبەکەی خۆی ببینێتەوە لە ناو پۆست و پلەدا
خۆدەنگینەوە بۆی کە ئێوە بچن لەوێ دوو حیزب ڕێ بکەن دوعای خێریان بۆ بکەن. ئێمە ئەڵێن ئەم زروفی سیاسی خوێنەوەمان بۆ واقعی سیاسی عێراق، خوێنەوەمان بۆ واقعی هەرێمی کوردستان، خوێنەوەمان بۆ واقعی پارێزگای سلێمانی و هەروە ئەمە وەفدی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانش کە ئێمە دانیشتن کراوە لە یەک دوو دانیشتنیانەکە هەبووم ئەمە بۆچوونی ئەوانیشە. ئەوانش خۆیان ئەڵێن ئێمە پێویستمان بە حکوومەتێکی تەوافقی هەیە، حکوومەتێکی خۆجەیی تەوافقی، حکوومەتی خۆجەیی تەوافقی بە تەوافق و بە تێگەش نەگەی ناسەرنجام. سێوەخان یعنی کورسیەک هیچ ناگۆڕێ لە معادلەی سیاسی. کورسیەک بەو شێوەیە نیە ئێوە 50 زایدیەکتان نێنەوە حەڤە کورسیتان نێناوە تا و کاتە بڵێن مافی خۆمانە بە کورسیەک هیچ لە معادلەیەکان ناگۆڕێ. ئەوانیش ئێستا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەپەی ئەو حلفەی کە هەیەە ڕەنگە ئێستا گەیانە بێتە 13 کورسی حلفێکی ژێربەژێریان هەیە لەگەڵ دوو لایەنی ترە. پرسیارەکە ئەوەیە مادەم بەم شێوەیەوە بەم شێوەیە کۆبوونەوەکان دواخرێ ئێوە دڵسۆستر بن بۆ خەڵک وەرنە سەر شاشە بڵێن لەبەر خاتری چاوی ڕەشی خەڵکی سلێمانی کە کەسان خاردیتان حساب نەکرد لەبەرەوەی چەند مانەوە کۆبوونەوەکان دواخراوە ئێمە ئامادە بووین دەست بەداری و پۆستە بین. کاک محەممەد کورسیە زۆرە چۆن کەم نییە. یعنی سیاسەتیش بە خاتر و خۆتری نابێ. یعنی تۆ ئەمە هەڵبژاردنێکت کردووە لە هەموو ئەی بۆ هەڵبژاردنەکەی استقاقێکی هەڵبژاردنیت کردووە بە پرۆسی انتیخاباتە ڕۆشتووی بەڵێ کورسیەکەم زیاترە بەڵام لە کە ئێستا ئەوەنە بەڵام لە دەرەوەی لە ئەنجومەنە 12 بەس لە دەرەوەی ئەنجومەن ژمارەکەمان زیاترە ئێمە حەجمێکی زیاتریشمان هەیە و هەموو لایە گەزانیا بەڵام گرنگەوەی لە ڕووی یاسا خاوەنی 12 کورسی بەرامبەرەکەشم خاوەنی 12 کورسی نییە بەڵام ئەو دوو لایەنەشی کە تۆ ئەڵێیت بەڕەسمی ڕایان نەگەیاندووە ئێمە هەموو کاتێک قبوڵمانە هەتا من ڕێزم بۆ هاوڕێیانمان لە برادرانی خزمەتیش هەیە. یعنی تۆ ئەگەر بتەوێت دەسەڵاتێکی دەسەڵات بکەی نابێ وەزعی ڕاهێن قبوڵکەی لە سنووری خۆی ئەمە چۆتە دەرەوە 177 ڕۆژە. یعنی ئەگەر وا بڕوات ئەیت نابێت دەرچەیەکی کە بدۆزیتەوانە من پێم وایە یەک کورسی ڕۆڵی خۆیە بینێت. تۆ جاری وا هەیە لە دنیاە بۆ شانزەیەنی حەڤە کورسی شانزەیەنی بەس یەک کورسی لایەنە کەمەرکانی تر سیرەکەی پۆستەکە پرۆسەکە یەک لاکاتەوە دەوری خۆی هەیە هەموو کورسیەکان بەپێی حەجمی خۆیان دەوری خۆیان هەیە. ئێمە هەموو کاتێکش و تومانە بەم هاوڕێیانەشمان بەڵێ 4 ساڵە تەحالە بووین کۆمەڵە پاکێجی هاوبەش بەرنامەی هاوبەشمانە بۆ لەگەڵیەکە هەمومان ویستومانە چاکسازیەک لە حکمی بەڕێوەبردننی وڵاتە بکەین بەڵام ئێستا بەڵێ ئەمانش هەنگاوی خۆیان پشتیان کردوتە ئێوە ئێستا ناڵێ مۆکو پشتیەکردن بەڵام درێژەش بەم وەزعە لە قازانجی چیە نە هاوڵاتیەکارە لا دوای لیستی خزمەت فراکسیۆنی هەموو لیستەکان بەپێی حەجمی خۆیان بەپێی حەجمی خۆیان سەبەبن ئەگەر ئێمە هەتاوەشمان و تۆ ئەگەر بە لایەنی یەکێتی فەرموو ئەگەرەتانەوەی یەکلا بنەوە وڵای قبوڵمانە با هیچی کە درێژە بە مۆزعینین ئەگەر دەنگ بەوانەیەن سەرسەرمان دەنگ بە ئێمەشێن فەرموو با بە هەموو ڕۆژەکە یەکلاکەین. زۆر باشە کاک ڕزگار ئێوە پاساوی بیدایەتانەوە بوو سەرکردەکانمان لە بەرەکانی شەڕان بۆیە ناکرێت جارێ ئەم دۆخە بەم شێوەیە ساخینەوە جارێ مفاوەزات هەڵەس بێرین دوایە خین تا وەزعەکە باشتر بێ بەڵام وەزعەکە دیارەوە باش نابێ وڵاتێکی و کۆمەریکا بازەوەکە چەندین ساڵم شەڕاخایانە ئەم ئەنجومەنە دروست بووە و ئێوە قانزاتانە لە مەسلحەتی یەشێتیە ئەم ئەنجومەنە تەفعیل نەبێ لەبەرەوەی پۆستەکان بەدەست ئێوەیە یەک حانوتی مەکتەب نییە بەدەست ئەو حیزبانی ترەوە بێ مدیر مەکتەبەکان هەمووی بەدەست ئێوەوەی وەکو دەڵێن مدیری دایرەکان بەدەست ئێوەوەی کەواتە لە ساڵحی ئێوەیە ئەم پۆست کەی ساغ بێتەوە پارێزگاش لە ئێوەیە. ئەمە ئاماژە بە خاڵێک بم سێوەخان بروژانی مەسلەی دوانزەکە جەناب شتێک کردوت کە ئێمە ڕەنگە زیاتر بین بەڵێ بە دڵنیایە من دەڵێم ئێمە لە 11 زیاترین وەکو دەنگ لە پرۆسە انتیخاباتیشا دەرەکەوێت بەڵام ئێمە بۆ ئەمە ناوروژێنین بۆ بیر لەوە ناکەینەوە مەسەلەی لیست و ئەوانە ئەگەر ئێمە بیرەوە بکەینەوە بین بە 12 وەک برادرانی گۆڕانی یان ببین بە 13 وەک جەنابە دەڵێ بەو هاوپەیمانانەی کە هەیە لە ئاراوە وجودیان هەیە بە سوپاسەوە ئەیلێم 12 بە 12 بین ئەوەنەی کە کێشەکان قوڵە بێتەوە ئەگەر ئێمە لەوان زیاتر بین ئەبێ ئێمە ژۆک و ئەوان 6 مانگە چۆنەڵێن ئێمە کورسیەکمان زیاترە ئەبێ ئێمە 6 مانگەکوان دیسان بڵێن کورسیەکمان ئێمە لەوان زیاتر ئێستا وەکو نەخێر ئەوە جەناب دوتە ئێستا لە ناو پارێزگای سلێمانی لە ناو مەرکەزی شاری سلێمانی ئەمە مدیر عامە ئێستا بە زوتنەوەی گۆڕان بەڕسمی وتێتی بەڵێ بە ئیش بە کار پەیوەندی هەیە زۆری ژێ دەرنەکراوە لە پۆستان هەتا لایانی دەرەوەی با لەمان دەرچین شتەکار لە بینی ئەمە لایانی کەژێ ئێستا
مەسەن بۆ منە برادرانی لیستی خزمەت مدیر ناحی زەڕایەن سەر بە برادرانی کۆمەڵی ئیسلامیە کەسێکی سەرکەوتوشە منەکە بیستمە بەڕاستی لێرە حقی خۆیت نا پۆستی کەژێ سەرۆک شارەوانی سیروان و مدیری ئاوی سیروان سەر بە برادرانی لێرە وەکو ناو نازام لەبەر من دوورم لە مەرکەزی سلێمانی من لە هەڵەبجە دانیشم بەڵام وەک ئەزانین هەبووە لێرە ئیتر ئایا دەرکراوە لابراوە ڕەنگە ئەویش لەسەر دەسەڵات وایە یەکێتێک پۆستی گرنگ لە سلەیمانیە پۆستی مەحافظ نییە پۆستی تەنفیزی لە سلێمانیا محافظە بەدەست ئێوە ئیتر گرنگ نییە ئەم پۆستەکەی نا بەعکسەوە کاک حەمەنووری ئێمە لە هەموو لایانی گەرانترین ئێمە خۆمانەوە حساباتە ئەزانین کە ئێمە ڕەنگە ئێستا زەرەرمان لە وەزع کردێ ئێمەش زەرەری باشش بەدڵنیەوە کردومانە بۆ چکە ئێمە شەقامی خۆمان نیگەرانی گلەی گازندەمان لێ ئەکرێ من خۆم وەکو یەکێک لەو ئەندامانی 11 کەسەی لیستی سەوز ڕۆژانە گلەی و گازندە و تەلەفۆنم ڕوبەڕێتەوە دڵنیامەم هاوڕێیانەشم لە لیستەکانی خۆیان ڕوبەڕێنەوێتەوە بۆ تۆ خۆت لە ئەوڵ ئاماژەت پێدا کە ئێوە لیستێکن فراکسیۆی عفو ئێوە ئەنجومەنێکن خەڵک دەنگی پێداون لەو ڕوانگەی لەو لایەنەی کە خەڵک دەنگی پێداین خەڵک داوامان لێکا دەست بەکار بین و ئیش بکەین ئێمە نیگەرانی کە ئێستا وەزعەکەمان بە معەلەقی ماوە باشە بەرپرسیارەتی هەمووتان نییە بەرپرسیارەتی هەمومانە بەڵام لە وڵاتی ئێمە بۆ نایەن یعنی جورئەتێکی سیاسی بنوێنن لە دەرەوەی حیزبەکانتان ئێوە خاوەنی دەنگن ئێوە حەسانەی دەنگی خەڵکتان هەبووە خەڵک دەنگیەوە بە ئێوە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە ماڵ بە ماڵ و دوکان بە دوکان و خەڵک بە خەڵک گەڕاون داواتان کردووە دەنگتان پێ بدە ئێوە متمانی خەڵکتان بەدەستەوە بۆ جورئەتێکی سیاسی ناکەن هەر هەمووتان دانیشن و قەرار بن بڵێن ئێمە قەرارمانە ئینسیحاب بکەین لەبەرەوەی حیزبەکانمان لە دەرەوەی ئێمە ناتوانن خۆیان ساحبنەوە بۆ ئەم جورئەتە سیاسیەتان نییە کاک حەمەنووری مەبەستم تەنها فراکسیۆنی سەوز نییە بەڵێ هەموو فراکسیۆنەکانە بگەڕێمەوە سەر و خاڵی جەنابەت پێشەوەی وەڵامیەوە بمەوە باس لەوە کرا کە پێشتر بە بیانی سەرکردەکان لە شەڕوانە ڕاستە وەزع ڕەنگە تۆلیش بکێشێ بەڵام ئەوەی کە ئێستا هەیە پێشتر شێوازی گفتوگۆکان جیاواز بوو وەفدی دانوستانی هەموو لایەنە سیاسەکانە بوو لەگەڵێک دانیشتن ئێستا شتەکە بوو بە شتێکی با بڵێن کوردستانی بوو بە قەزەی کەیسێکی کوردستانی نەرک و کەیسی پێگەێنانی بەشداری کورد لە حکوومەتی بەغا مەسەلە سیاسیەکان مەسەلە عەسکەریەکان مەسەلەی ڕۆژئاوا ئەمانە ئێستا پێرێکە 5 حیزبە کوردستانەکە لە ئاستی لوتکا دانیشتن کراوە بەڕاستی کە لەو کەیزانە کەسی پارێزگای سلێمانی و پێشتریش لەسەر 21مان کەمە دومان خستووە لەسەر پێشنیارێکی مامۆستا عەلی باپیر و مامۆستا حەمەد فەرەجکە شتێک لە ئارایە کۆبنەوەی لوتکەی لایەنەکان بکرێت کەواتە شتەکە بەڕەسمی ئیعلان کرا کە هەرێم بوو بە کەیسێکی کوردستانی کەیسی پارێزگای سلێمانی و ڕەنگە هەتا دەنگۆیەوەی لەسەر بە کەیسی دوهۆکیش و ئەنجومی پارێزگای دووەک و هەولێریش بوو ئەگەر کۆبنەوەی لوتکە چارەسەری نەکرد بۆ نایبنە پەرلەمانی عێراقیش یعنی خۆیتە وای لێ هاتووە پێم وایە پێش پەرلەمانتان ناتوانن چارەسەری بکەن پێم وایە پەرلەمانی هەرێم زیاتر ئێمە یعنی پەرلەمانی هەرێمیش نەیتوانین چارەسەری پەرلەمانی هەرێم ئەتوانێت ئێمە دوو میوانمانێنە ئەندام پەرلەمان بوون لە دوو فراکسیۆنی جیاواز گۆڕان و یەکێتی ئەوانیش عینەن مشکلیانە ئەوڵێ ئێمە سووری لەسەر پۆستەکە ئەوانیش ئەڵێن سوورن هەردوو لا سوورن لەسەر پۆستەکە یعنی لە کۆبنەوەی لوتکە تەوەقوعەکەی بڕیار بن بەڵێ من تەسەوورەکەم لە کۆبنەوەی لوتکا بڕیار بن چووکە ناکرێ وەزعەوەک جەناب دەڵێ خەڵک نیگەرانە و لایەنە سیاسیەکان و سەرکردایەتی سیاسی حیزبەکانیش نیگەرانە پێشتر بوو تراس سلەیمانی پایتەختی ڕۆشنبیری ئێستا ئبداعێکی تریشتان لە سای ئەنجومەنی پارێزگای سلەیمانیەوە بۆمان داهاو کە ئەچنە ژمارە پێوانەیەتان ئەچنە گێنسەوە ینی بۆچی شتێک ناکە مەشروعێک تەقدیم ناکەن خۆیەوە بە ئیشن ئێستا ئەنجومەنەکە تەقدیمی ناکەن کە بچنە ناو ژمارەی پێوانەیەوە ئیشی چیتانەیە ئێستا ئێمە نەخێرێمە لەسەر کورسەکانش دانانشین تا پڕەکەینەوە بۆ نایڵن وەڵا نەوەڵا خۆمان ناچینە قاعەکە دانیشین بەنسبەت کاک محەممەد ئەم کێشەیەکی لەوە قورسرە لە ئەنجومە ناچارەسەر بکرێن ئێمە باواقعانە قسە بکەین واقعانەش بیر بکەینەوە باشترە سیاست لە خەیاڵا ناکرێت سیاست لە واقع ئاکرێ و لەگەڵ خەڵکە ئاکرێت ئێمەش ئەم هەموو دواخستنی کۆبوونەوەی سیاستکردن لە خەیاڵا ناکرێت ئێستا پرۆژەیەگەی مامۆستا محەممەد فەرەج و مامۆستا عەلی باپیر تەقدیمیان کردووە کە کۆبوونەوەی لوتکە بکرێت ئەگەر لە کۆبوونەوەی لوتکەیە هەردوو لایەنەکە بڕیاریان داوە هەردووکیان تا ئێستا وا دەرکەوتووە سوورن لەسەر وەرگرتنی پۆستەکە پەمجاژنەوەمە ئێمە لەسەر پێشنیارە ئەو دوو بەڕێزە تەلەفۆنیان کرد و ئیتساڵات بەرداوامە بۆ لەگەڵ لایەنەکان تا کۆبوونەوەی ئەو کۆبوونەوەی دوێنێ ڕێک بخرێ ئێمە تەمەنامان نەکرەوە کۆبوونەوەی دوێنێ تەنها لەسەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بڵێن ئەنجومەنی پارێزەکانەوە بەڵام دیارە لایەنەکانی کە پێشوەختیا کۆبوونەتەوە یاخود مەسەن جۆرێک لە قسە گۆڕین لە نێوان ئەوان شەوە پیان خۆش بۆ مەسەن باسی حکوومەتی ناوەندی و باسی کۆبانی و ئەو وەزعی کە ئێستا هەرێمی کوردستانی پیا تێپەڕێبێ ئەو تەحالفاتە دەولی کە هەیە ئەمانش باس بکرێت لە من قەناعەتم وایە
و هەر ئەو بە پێ و معلوماتانش کە هەمانە وەختی پێویستنەوە بەڕاستی بۆ باسکردنی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەسەراحەت با صریح بین چونکە جارێک زیاتر لە جارێک هەرێکە لە جەنابی مامۆستا عەلی بابی جەنابی مامۆستا محەممەد فەرەج پێشنیاری ئەویان کردووە کە با ئەمە بەشی دووەم یا بڕگەی دووەمی کۆبوونەوەکە بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە گەورەترین پارێزگای هەرێمی کوردستانە بە ئەم پرسە قسەی لەسەر بکرێت یەک لای بکرێتەوە بەڵام دیارە لایەنەکانی تر یا بێدەنگیان هەڵبژاردەوە یا خودە دژیەوە نەک دژی وەسانە بەڵامیان پێ باش وە کە کاتێکی گونجاوتر و مناسبتر دابنێن بۆی کە قسەی لەسەر بکرێ. ئێمەش بمانوێ نەمانوێ خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم حیزبە سیاسیانە دەسوپەنجی نەرم ئەو حیزبە سیاسیانەش نوێنەری ئەو خەڵکو جەماوەرن ئەوەی کە سێوەخان باسەکە کەوان کورسی و دەنگیان زیاترە دەنگی هاوڵاتیانیان زیاترە کاک ڕزگار بە دەنگی هاوڵاتی لێ بە دەنگی هاوڵاتی لێن بەڵام دیارە هاوڵاتیانش دەنگیان بە ئەگە منیش نەچوومایەوەکو فەیسەڵ لەوانەیە هەر لیستی کۆمەڵ دوو کەسی بچووە بەڵام دوو کەسی جیاوازتر گۆڕان لەوانەیە 12 کەس بچووە بە جیاوازتر بەرحاڵ ئەو دەنگانە لێرە دەنگی حیزبن و کەشتێکی ئاسایی و طبیعیشە ئەمە ئێمە پێمان وایە ئەوەی کە ئەرکی ئێمەیە پێی هەستاوین و بەردەوامیشین لەسەری ئێمە درێغیمان نەکرۆ بەرامبەر دەنگدەرەکانی خۆمان نەک تەنها ئەوان بەرامبەر دەنگدەرانی هەموو سنووری پارێزگای سلێمانی ئەوانش کە بەشداری انتخاباتیان نەکردەوە چونکە ئێمە بەرژەوەندی هاوڵاتیان ماخسۆتە پێش بەرژەوەندی خۆمان پشتمان لە بەرژەوەندەکانی خۆمان کرد لە ئەو هەموو کۆبوونەوە بە دوای کۆبوونەوە ئەمە لە ئێمە لێ بەرپرسنی ئێمە لێ بەرپرسنی زەربە جەزاکە لای ئێوە ئێمە زەربە جەزاکە لای ئێوە یعنی ئێوە توان خۆتان ساکەنەوە یعنی ئایا شەرمتان هەیە لە بزوتنەوەی گۆڕان کە هاوپەیمانتان بووە و ئەترسن لە یەکێتی کە ئەم وەزع ڕاهینە بەم شێوەیە نەترسە و نەشەرم ئێمە قەناعەتی تەواوی خۆمان وایە کە قەناعەتمان وایە کە ئەم پرۆسە بەو شێوە سازان و حکوومەتە تەوافقیە ئەتوانێت خزمەت بە پارێزگای سلێمانی و هاوڵاتیانی پارێزگای سلێمانی بکە ئەینا مۆزوعی ترس لەوانەیە ئێمە مێژوویەکمان هەبێ شتانەمان تێپەڕانەوە مۆزوعی شەرم و شتانە لە مێژووە هەمان بۆ بڕیاری نهاییتان ئەوەیە بڕیاری کۆتاییتان ئەوەیە تا لەو کۆبوونەوەی لوتکە بڕیار نەدێەوە یەکێتی گۆڕان ڕازی نەبن خۆیان اتفاق نەکەن اتفاقێکی ئێمە پێمان خۆشە اتفاقەیەک بکرێت لە نێوان ئەو لایەنانەی کە براون و کورسیان ئەنجومەن هەیە خۆیان بە شێوەیەک سازان لەسەر تێک ڕایپۆستەکان بکرێت. تعلیقێک دێ لە قسەکان بەڵێ نا لەگەڵ ڕەکە منیش هەمان بوو بەڵام من یەک پرسیار لە جەناب دەکەم باسەوە کرایە ئێمە 6 مانگە یەکەم هەر باسی کتێبی گەنج کرد ئێمە 6 مانگە پێم وایە لە ڕۆژی انتخاباتەوە حساب بکەن 6 مانگە کابینەی حکوومەتی ئەمە مەبەستمەوە نییە مبەڕیر بێنمەوە بۆ درێژە خایاندنی ئەم بارودۆخەنە لەبارە بەڵام حکوومەتێرم بە زیاتر لە 7 مانگ پێگەێنرا ئەم زەجێشی لەسەر نەبوو دوو من حەزەکەم جەنابتان کەناڵەکەتان لە سنووری هەولێر و دوهۆک با بڕە لێ بەرنامە ساسکە بە دوای ئیشوکاری ئەنجومەن لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەردوو ئەنجومەنی پارێزگای هەولێریش و دووەکیش بزانن لەم بارودۆخەنە لەبارەی ئابووری و سەربازی و سیاسی ئایا ئەوان ئەرکەکانیان کامە ئایا بەرکەکانیان هەستاون ئێمە ڕۆژانە پەیوەندیمان زۆر لەگەڵیانایە بەڕاستی هەر دانیشتون هەڵبژێراون و کێشیانی بۆ ڕوونکردنەوەی بۆ جەنابەت ئێمە وەکو کەناڵی ئارتی کە تاکە کەناڵی ئەلی بێلایەنە هەوڵمان داوە و بەردامەمان لەسەر هەموو ئەنجومەنەکان کردووە ڕخنە و پێشنیار و سەرنجمان کردووە خەڵکمان میوانداری کردووە بۆ ناوستوێ بۆ بەردامەکانمان بە هەموو شێوەیەک ئێمە بێ جیاوازی هەمووتان دەبینین لێرە پرسێگەیە کە دواکەوتنی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی و ساغ بوو نەبوونەوەی پۆستەکانە هاوڵاتیان مافیانە ڕاگەاندنکارە مافیانە ئەو پرسیار بکەن تاکەی دواکەوێت ئێستا لە ئێستاە پێم وایە لەسەر پێشنیاری هەردوو لیستی کۆمەڵ و لیستی یەکگرتو چۆتە لوتکەی لایەنە سیاسەکان واتە قیادەکان بتوانن بڕیار لەسەرەوە بن بەنسبەت کاگرزگاریش ڕاستە باسی محافەزەی هەولێر و دووهۆکەکە بەڵام بۆ چێمە گۆزەکە لەسەری سلێمانیا بشکێنینەوە ئەوان مەرحەلەیەکیان بڕیوە ڕاستە لەوەی ئێمەش منەڵێم لە ڕووی یاساییەوە یاسایی بۆ یەوان کردوانە بەس دادپەروەرانە نەبووە بەڵام خۆ قۆناغێکیان تێپەڕانووە لە قۆناغا خۆ ئەم وەزع ڕاهینەیان نەماوەتەوانێ ئیترەوەکەی کەش کەوتۆتەوە سەرشانی خۆیان ئەگەر بتوانن ئەنجومەنەکە کاراتر بکەن و ئەو ساکە پێم وایە بەشێکی دواکەوتنەکانیەوە لە لوتکەیە بڕیایی لەسەر دەدرێت تەوەقوعەکەی ئەوە من ناتوانم هیچ بڕیارێ بکەم ئەگەر لە لوتکەشا بڕیایی لەسەردا ئێوە هەر بەردەوام درێژە بە کۆبوونەوەکانتان دەدەن وڵا پێویستە ساکە هەموو من پێم وایە هەموو هاوڕێیانمان لە ئەنجومەنەکە سایتر هەڵوێستی خۆیان ئەگەر لە لوتکە بڕیان هەڵوێستیەوە چیە تەسەورەکەمە هەڵوێستمان هەبێ بە جۆرێک لە جۆرەکان و کاتە هەڵوێستیەوە چیە بێ ئەگەر لكل حادث حدث با کاتی خۆی بێ وسا هەمووی ئامادەن استیقالە بکەن ئەوە کاتی خۆی بڕیاری لەسەر ئەگەر لە لوتکەشا بڕیار نەدرا و ساغ نەبووە ئێمە بۆ چوومان وایە لە لوتکە بڕیار لەسەرەوە ئەدرێ
چونکە ئەوە هەرمی سیاسی ئەگەر نەکرا ئەگەر نەکراوە کاتە ئێمەش بۆ ئەگەرش قسەی خۆمانە بێ لە کاتی خۆیان. زۆر باشە، زۆر سپاس. بەڕێزان هیوادارین لە کۆبوونەوەی لوتکەدا سلەیمانی ساغ بێتەوە. پاش وچانێکی کورت و هاوکارم هەکار تەوەری دۆمی ڕووماڵەکەتان پێشکەشەکەم. سپاسانێک. سپاس.